دوای بەڕێوەچوونی چەند خۆپیشاندانێکی هێمنانە دوایین خۆپیشاندانیان لە ئێوارەی شەممە لە بەردەم فولکەی عومەری خاوەرەوە بۆ ناو بازاڕ خۆپیشاندانێکی دیکە بەڕێوەچوو کە لە ئێوارەی هەمان ڕۆژدا خۆپیشاندانەکە کۆتایی هات. لە کاتژمێر 10:30 شەوی شەممەدا جارێکی دیکە خۆپیشاندان دەستی پێکردەوە و خۆپیشاندەران بینای قایمقامەتی هەڵەبجەیان بەرباران کرد و زیانێکی زۆریان پێگەیاند. پارێزگای هەڵەبجە هەمیشە بەوە بەناوبانگ بووە هەر خۆپیشاندان و گردبوونەوەیەک ڕووی یا بێ زۆر بەهێمنانە کۆتایی پێهات و مافەکانی داواکارەکانی خۆیان گەیانەوە بەسەری خۆیان. ئێمە وەکو ئیداری پارێزگای هەڵەبجە و لیژنە ئەمنیەکان و سەردەم دامودەرجەکانی حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ هەموو مافەڕاوەکانی خەڵکی پارێزگای هەڵەبجە و هەموو هەرێمی کوردستانی بەڵام بەم شێوەی کە دوێنێ ڕوویە ئێمە دوای کە خۆپیشاندانەکە تەواو بوو شەوی ڕابردوود لە دوای 2:30 کۆمەڵێک کەس هەڵیان کوتایە سەر دەستگا حکوومیەکان کە بەداخەوە زەرور زیانیان گەیاندووە و کۆمەڵە دۆکۆمنت سووتێنراوە بەداخەوە کە هەموو پێوەستە بە خۆیانەوە یعنی من نازانم چی سوودێکی هەیە ئەگەر تۆ دایرێک سووتێنیان ترافیکیان شکاندووە ینی ئەمە بەڕاستی ئێمە زۆر سەیرە بەلامانەوە. دواتر خۆپیشاندەران بەرەو بینای سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە بەڕێکەوتن و بەشی مەلەفاتی شارەوانیان سووتان کە بەڵگەنامەی 30 ساڵی ڕابردووی تێدا بوو. سەرۆکی شارەوانی هەڵەبجەش ڕای دەگەێنێت بۆ ماوەیەکی نادیار بۆ هۆیەوە دەوامیان ڕدەگرن. شارەوانی هەڵەبجەش بەداخەوە سەرجەم بیناکە زەرەری پێگەیشتووە ژوورێک نییە کە پەنجەرە و دەرگاکەی نشکێنرابێت چەند ژوورێکمان سووتێنراون بە تایبەتی بەشی هونەری بەشی ڕوپێوکاران بەڵام ئێمە هەروەکو ئەوەی کە هەموو جارێکە خۆپیشاندان ئەزانین کە ئەبێت ترسی ئەوەمان هەیە کە هاوڵاتیان لەبەرەوەی پێگەی شوێنی بینای شارەوانی لەناو مرکزی شارە زۆر جار هاوڵاتیان ڕوبەڕووی بیناکە ئەبنەوە زۆربەی ئەوەلاتەکانمان بردوبوویەوە ماڵەوە بەڵام ئەوەی کە گرنگ بوو بەداخەوە کە ژووری دۆسی شارەوانی کە بەشێکی گەورەمان هەیە گەنجینە زۆربەی ئەوەلاتی شارەوانی لەنەوەیەکەوە هەتاکوم ئێستا ئەوە چەند ساڵێکە ئێمە بە شێوەیەکی ئەلەکترۆنی داتاکان داخلی کۆمپیوتەرەکەین و لەسەر هارد ئەی پارێزین بەڵام ئەتوانم بڵێم بۆ دۆسیی نزیکەی 20 ساڵ هاوڵاتیان و فەرمانبەرانی شارەوانی ژەو هاوڵاتیانی کە ڕۆژانەیەن بۆ مامەڵەتۆ وێنێک لەو مامەڵیان لەلای شارەوانی ئەمێنێتەوە وەکو دۆسیە بەداخەوە سەرجەمیان سووتێنراون. ئێمە ئێستا کرێکارەکانمان بە شێوەیەکی بەردەوام خەریکی پاکردنەوەی ئەو دۆسیانان ئەگەر یەک ڕقەمی ژما بێت یەک نووسراوی ژما بێت لەو دۆسیانە ئێمە لە خۆمان احتیفازی پێوەکەین چونکە بۆ بۆنەی ئەو ژمارەوە ئەتوانین لە دەوایرەکانی کە ئەو دۆسیانە بدۆزینەوە. کۆمیتەی ڕێخستنی هەڵەبجە گەرچی زیانێکی زۆری پێگەیشت بەڵام بۆ پاراستنی گیانی خۆپیشاندەران هیچ وەڵامدانەوەیەکیان بەکار نەهێنا. بە هەواڵەکانمان وت لە کۆمیتەی ڕێخستنی هەڵەبجەی شەهید پێشمەرگان هیچ ڕەتفعلێکتان نەبێ بەرامبەریان چونکە گیانی هاوڵاتی لای ئێمە پیرۆسترە تاکو بارەگا و تاکو ممتەلەکاتی ناو بارەگاکانمان بەڵام بۆیە خۆشبەختانە هیچ بریندارێک هیچ شتێک نەبوو و هاتنە ناو بارەگای کۆمیتەکەوە زیانێکی زۆریان لێداین لە کۆمپیوتەر لە سەلاجە لە تەلەڤیزیۆن لە ممتەلەکاتی بارەگاکە و یەکەم ئەوەی کە بووین بە ئامانجی یەکەم حیزب کە بووین بە ئامانجی خۆپیشاندەران بەڕاستی کۆمیتەی ڕێخستنی هەڵەبجەی شەهید بوو نەک لایەنێکی تر. دواتر خۆپیشاندەران بینای ناوشاری بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەڵەبجەیان سووتاند و لە بەردەم لقی 12دا گرژی لە نێوان پاسەوانەکانی لق و خۆپیشاندەراندا دروست بوو بۆ هۆیەوە 6 خۆپیشاندەر بریندار بوون کە 3 لە خۆپیشاندەرەکان بە فیشەک بریندار بوون. جێگەی ئاماژە پێکردنە لە مانگەدا 2 خۆپیشاندانی گەورە لە هەڵەبجە ئەنجام دراون کە خۆپیشاندەران داوای چاکردنی موچەکانیان و پێدانی شایستە داراییەکانیان لە حکوومەت دەکەن. تاوەکو ئێستا حکوومەت هیچ وەڵامێکی نەداونەتەوە لەسەر ڕاستپاردەی حکوومەتیش پارێزگاری هەڵەبجەیان ڕاستپارد کە لێکۆڵینەوەی یاسایی لەسەر ڕووداوەکان بکات و ڕێکاری یاسایی لە هەڵەبجەوە بەرامبەر بە خۆپیشاندەران بگیرێتە بەر. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.